ئیمامی ئەبوبەکری سیدیق ڕەزای خۆی پەروەردگاری لێبێت کاتێک کە خەلیفە بوو نوێژی بانی لە مزگەوت دەکرد، دوای نوێژەکە دەرئەچووە دەرەوە، ئەڕۆشتە ماڵێکەوە لە دەرەوەی شاری مەدینە، لە لێواری شاری مەدینە بوو ماڵەکە، ماڵێکی بچووکی سادە. هەموو ڕۆژێک ئەمە پیشەی بوو، دوای نوێژی بەیانی دەرئەچووە دەرەوە، خەلیفە بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. ڕۆشتە ئەو ماڵەوە، ماوەیەک لەو ماڵە دەمایە و ئەمجا دەهاتەوە بۆ ماڵی خۆیان. ئەم شتە دووبارە و دەبارە و سەدبارە دەبووەوە. ڕۆژێکیان ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێت فەرمی بزانم ئیمامی ئەبوبەکر بۆچی ئەچێتە ئەو ماڵەوە، نەک لەبەرەوەی بزانم ئیشی خراپەکە یا خراپ ناکە، نە، حەزی ئەکرد ئەی فەرموو هەوڵ ئەدەم پێشی ئەبوبەکر کەوم لە چاکە و خێدا ناتوانم پێشی کەوم. ئەمە حکمەتێکی تایە ئەم پیاوە هەموو ڕۆژێ دەچێتە ماڵەوە دوای نوێژی بەیانیش. ئەڵێ چۆن ماڵەوە تەماشاکەم خانوویەکی حاکەزایی، پیرێژنێکی تایە، ئافرەتێکی پیرێژنی بە تەمەن شەلەل لێی داوە، چۆن دەڵێ ئەمڕۆ جەڵدە لێی داوە، کەوتووە و توانای هەڵسانی نەماوە، هەردوو چاویشی نییە، نابینایە، کەوتووە بێکەسە. ئەڵێ وتم بەو ئافرەتەم وت ئەو پیاوە دێ بۆ لای تۆ، نەیفەرموو ئەمە خەلیفەی ئیماندارانە، ئەو پیاوە دێ بۆ لای تۆ چییەکە؟ وتی وەڵی ڕۆڵە گیان من نایناسم، نازانم کێ، بەس ئەوە نەئەزانم ڕۆژانە دێ بۆ لام، ناوماڵەکەم بۆ پاکە کاتەوە، گسکم بۆوەدا، خانۆکە و غورفەکانم بۆ گسکەدا، خواردنم بۆ حازر ئەکا و یەک قسەیشم لەگەڵا ناکە و دەڕوات، بەس نازانم کێیە، بەخوا ڕۆڵە گیان نایناسم، بەس هەموو ڕۆژێ خواردنم بۆ حازرەکە، هەموو ڕۆژێ گسکم بۆوەدا، ناوماڵەکەم بۆ پاکاتەوە. ئەمە جیهادە لە پێناو خوادا. دەی خزمەتکاری فەقیر بە لوتت بەرز نەبێت، تۆش کوڕی فەقیری، ڕۆژێ بۆ باوکت بزنێکە مەڕێکی نەبوت لە خۆت بایی مەبە، خزمەتکاری هەژار و فەقیر بە ببیت توانای خۆت. بەڵێ کاتێک کە ئیمامی ئەبوبەکر وەفاتەکە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئیمامی عومەر وەعدە دات هەموو ڕۆژێ خزمەتەکەی ئەو ئافرەتە بکا کە ئیمامی ئەبوبەکر کردێتی ڕەزای خوای پەروەردگاری لێبێت. بەڵێ ئیمامی ئەبوبەکر وەفاتی کرد ڕەزای خوای لێبێت، ئیمامی عومەر هات بۆ لای ئەم ئافرەتە نابینایە پیرێژنە پەککەوتەیە بێکەسە، کاتێکە خواردنی دا پێی پیرێژنەکە وتی ڕۆڵە گیان ئەوەی پێشوو مرد، پیاوەکەی پێشوو مردووە، ئەوەی کە پێشتر خزمەتی منی دەکرد مردووە. وتی چۆن نەزانی دایە گیان مردووە، بەچی ئازانی مردووە؟ وتی ڕۆڵە گیان ئەو کە خواردنی بۆ منە هێنا، خورماکەی بۆ مەهێنا، ناوکی تیا نەبوو، ئەمەی تۆ ناوکی تایە، کەواتە تۆ ئەو کەسەی پێشوو نیت. ئەمجا ئیمامی عومەر ڕەزای خوای بێ لەسەر ئەژنۆی دانیشت، دەستی کرد بە گریان، زۆر گریا، فەرمی ئەی ئەبوبەکری سیدیق وەڵڵاهی هەموو کەسێکت ماندوو کردووە، کەس ناتوانێت منافەسەی تۆ بکات، ئەو خورمای کە بوو منی دێنی ناوکی تایە، بەڵام ئەو پیاوەی پێشوو ناوکەکەیشی بۆم دەرئەکرد بەبێ ناوکەیدا پێم خورماکە بۆی عەزێت نەخۆم. ئەمە خزمەتکاری فەقیر و هەژارە. بۆیە تۆ چیت لە چاو ئیمامی ئەبوبەکرا؟ من چیم هەتا خۆمان بە خزمەتکاری فەقیر و هەژار نازانین؟ ئەوەی خزمەتکاری فەقیر و هەژار بێ ئەو پاداشتەکەیەتی، هەموو شەوەکەت بە شەو نوێژ بۆ حسابەکرێ، ڕۆژەکانت بە ڕۆژوو بۆ حساب دەکرێ، هەردووان زەمانەکە تۆ جیهادەکەی لە پێناو خوای گەورەدا. بۆیە ئاگات لە فەقیر و هەژار بێ لە مانگی ڕەمەزان و دوای مانگی ڕەمەزانیشدا.